لەو بنەرانی کورسان 24 بەخێربێنەوە بۆ بەرنامەی ئێسەکۆی گەنجان. ئەم بەرنامەیە ئەمڕۆ جیاواز دەبێت چونکە من دەمە پێشکەشکاری و باسی پرۆژەی داهاتی خۆم دەکەم. خۆی پرۆژەکەی من باسی ڕۆبۆتێک دەکا کە کاری ناو ماڵم لەگەڵدا بکە، بۆ نمونە وەکو قاوم بۆ چاپکەوت و چام بۆ بێنێت و هیتر. دەمەوێت بەو دەستانەیەوە قاو چام بۆ بێنێ و بەو ئەزمونەی ینی لەو ئەزمونەی کە لە کۆدلا بۆ فێر بووم دەتوان ئەنی حەزم لێیە کە پرۆژەیەکی تایبەتم بە خۆم هەبێت کە دەتوانم کە بە وردی کاری تیادا بکەم و لە داهاتوودا کاری لەسەر بکەم. و ئێستاش دەچینە لای مامۆستایان کە باسی پەروەردە و فێرکردن و ئای و پرۆگرامینگ دەبن. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت. ئەمن یارە ئەرجومانم، دەرچووی بەشی ئایتیم و هەروەها مامۆستەم لە بەشی پەروەردەی کۆمپیوتەر. بۆ پەروەردەیەکی بەهێز پێویستمە بە زانستی کۆمپیوتەرە. سڵاو، لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە من ژینۆز داوت، خاوەن بڕوانامەی ماستەر و سەرپەرشتیاری ئەکادمیم لە قوتابخانە. بە بەکارهێنانی تەکنەلۆژیا لە بواری پەروەردە ئێمە دەتوانین ژینگەیەکی ئەرێنیانە و لەبار بۆ قوتابیەکانمان بڕەخسێنین. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبە. من هێمن فاتح، مامۆستای زانکۆ لە بەشی ئایتی، دکتۆرا لە ئای. هیوادارم هەر هەمووتان بۆ داهاتووی گەشی مناڵەکانتان فێری کۆدینگیان بکەن. سڵاو، لە بەرنامەی سەکۆی گەنجانە من هودا فەرهاد، دەرچووی بەشی ئەندازیاری کۆمپیوتەرم، لە بەشی پرۆگرامینگ مامۆستایەتی دەکەم. یەکێک لە ئامانجەکانم ئەوەیە کە قوتابیەکان ئامادە بکەم لە بۆ داهاتوویەک کە تەکنەلۆژیا حکمی دەکات. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت. من ستار داوود، ئەندازیاری کۆمپیوتەر و بەڕێوەبەری کۆمپانیایەکی تەکنەلۆژیا. بنیاتنانی حکوومەتێکی ئەلکترۆنی پێویستی بە بناغەیەکی باش هەیە لە بواری تەکنەلۆژیا. ئێمە لە کار لەسەر بنیادنانی ئەم بناغە باشە دەکەین. جەماعەت بەخێر بن. هەروەکو ڕەناخان قوتابی خۆشەویستمان ئاماژەی پێدا خاتو یارە بە پێشکەشکاری پرۆگرامەکە دایدەنێن ئەگەر قبوڵی بکاتن. زۆر سوپاستان دەکەم لە بۆ وسیقەیە، لە بە خاتری ڕەناخانی و لە بە خاتری ئێوەش ئینشاڵڵا ئەوڕۆ پرۆگرامێکی زۆر جوان پێشکەش دەکەین. سپاس، دەست خۆش بێت. سەلامەت بێ، مەمنون. ئەوجا بێکشتی دەست پێ بکەین. یەکەم شێت دەست دەزانین کە باوی تەکنۆلۆژیەیە و چیکەش سۆشیال میدیا. ئەوجا ئایا بەڕێی ئێوە ئێمە بناغەیەکی تەکنۆلۆژی تەوامان هەیە یان نا؟ بەڕای من لە کوردستان ئێمە بناغەیەکی گونجاوی تەکنەلۆژیامان نییە. یعنی وەکو نمونە لە بە ئەو کارانەمان ئێمە لە کۆمپانیەکی خۆمان کار لەگەر هەموو چین و توێژێکی کۆمەڵگا دەکەین، بەڵام ڕۆژانە تووشی زۆر کێشە و گرفت دەبین لەگەڵیان لەبەر ئەوەی تێگەشتنێکی تاویان لە بواری تەکنەلۆژیادا نییە. لەوانەیە دکتۆر هێمن باشتر بتوانێت ڕۆژانە لەگەڵ قوتابیەکان لەگەڵ خەڵکانی دیکە لە بۆ دەردەکەویتن کە بناغی تەکنەلۆژیاکە لاوازە لەبەر ئەوەی تێگەشتنێکی دروستیان بۆ تەکنەلۆژیانە، لەبەر ئەوەی حتا وەکو بەکارهێنەرێکی باشی تەکنەلۆژیانینە، وەکو دروستکەریش ئێمە هێشتا خاڵی لاوازمان هەیە. بۆیە دەکرێتن یعنی حکوومەت، دایک و بابەکان و هاوڵاتیان بە گشتیە هاوکار بین بۆ ئەوەی بناغێکی دروستە لە تەکنەلۆژیا دروست بکەین. ڕاستەوان ئەمن پوینتێکم هەیە دەستت خۆشبی لێرەدا ئەجوکیشن پەروەردەش دەورێکی زۆر دەبینێتن لە تەکنەلۆژیا. ئێمە دەبی لە پەروەردە لە بواری پەروەردە قوتابیەکانی خۆمان فێر بکەین کە بەکارهێنانی تەکنەلۆژیا چۆنە بۆ ئەوەی بە شێوەی ڕاست فێرە بەکارهێنانی تەکنەلۆژی ببن. و تەکنەلۆژیا زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە لە بواری پەروەردەدا. بە بەکارهێنانی تەکنەلۆژیا ئەمە دەتوانین ژینگەیەکی ئەرێنیانە لە بۆ قوتابیەکانمان بڕەخسێنین و هانیان بدەین کە بنیانی کەسایەتیەکی بەقوەتر لە بۆ داهاتووەکەمان چا بکەین. جاگەڕوا بێ من هەردووکیان کۆنێکت کەم بەیەکەوە. ئەمە تەکنۆلۆژیا بناغی تەکنۆلۆژیا زۆر عامە، زۆر گشتیە. ئەگەر بڵین ئامێری زۆر باشمان هەیە، مۆبایلی زۆر باشمان هەیە، بەڵام وەکو مامۆستا ئاماژە بێدا و کاکستای ژوەتی بەکارهێنانی ئێمە نازانین چۆن بەکاریبێنین. کێشەکەمان لەوەیە ئێمە ئاراستێکی جوان ناکرین بۆ ئەم تەکنۆلۆژیای بەکاربێنین. بۆی پێویستمان بۆیە
وەکو بڵێ شۆڕشێک بێ بۆ ئەوەی ئەمە جەماعەت با بە شێوەیەکی باشتر ڕێگەیەکی باشتر ڕێگەیەکی ئەکادمی باشتر وەکو سنتەر وەکو زانکۆ وەکو قوتابخانە وەکو ئەوانە بتوانین ئەم جیلەی ئەمنەوەی کە هەمانە لەسەر ئاراستێکی باش پەروەردەکەکەین بتوانین ئەم تەکنۆلۆژیای بەکاربێنن کە بە تایبەت لە داهاتووە زیاتر ژیانمان کۆنتڕۆڵ جنابەت گوتت پێشتر زۆر جار یعنی کار لەسەر گەنجان دەکرا ئێمە ئێستا هاتوونە دەست بکەین بەسەر منداڵەکان لە بۆی بناغەکە لە گەنجەکان دروست ناکرێتن لە کوردستان کەسەکان دەگەنە کۆلیش پاشەوەی کە کۆلیش تاو دەکەن تازە دێن ئیکاریان لەسەر دەکرێتن ئەمە نابێتە سەبەبی ئەوەی کە لە داهاتوودا بناغەیەکی گونجاوی تەکنەلۆژیامان هەبێتیان بە تایبەتی کە ئیشەکەی خۆمان وەکو پرۆگرام سازی لە تەمەنێکی باش ئێمە ئێستا دەستمان پێ کردووە لە تەمەنی 6 ساڵی و دەستمان پێ کردووە بەڵێ هەروەکو هوداخان باشتر هوداخان سەروی 400 تەڵەبەی ترێن کردووە لەم فترەیەدا فێری پرۆگرامینگیان کردووە ئەمە وا دەکاتن یعنی لە داهاتوودا بناغەیەکی باشترمان هەبیتن لە بوارەکانی هەتا پرۆبلم سۆڵڤینگ هەتا لۆجیکی فکرکردنەوە ئێمە زۆر جار لە بوارەکانی ژیان یان لە کاریرەکانی ژیان دەبینی لۆجیکی فکرکردنەوەکە لاوازە بۆیە یعنی ئەم تەکنەلۆژیا دەکرێتن وادێکی نەدەینەوە کە لە داهاتوودا هەموو خەڵک پێویستە بشێک لە ئایتی یان نازان بەشێک لە سۆفتۆر ئینجینێرینگان بەشێک لەو ئینجینێرینگانە هەڵبژێریتن دەکرێتن لە کاریەری دیکە دەکرێتن دکتۆرێک بیتن بناغەیەکی گونجاوی هەبیتن لە تەکنەلۆژیا بەکاربێنیتن لە بۆ بەرەو پێشچوونی کارەکەی ینی باوەڕ دەکەم تەجروبەی مامۆستا هودا لەم بوارەدا لێ بزانانی ئەکسپریەنسەکەی تو بووم ماوە کە ئەمن ئیشم کردیە لەگەڵ منداڵی گچکە و ئەسیستەنتیش بوویمە لەگەر تەڵەبەی جامیعە و ئەو شتانە و یەکێک لەو شتانێک کە زۆر سەرنجی ڕاکێشایمە ئەوە بووە کە تەعاملی منداڵەکان لەگەڵ تەکنەلۆژیا تەمەنیان چەند بووە ئەو تەڵەبانە هەر وەکو گوتم یانی لەگە زۆر تەمەن هەبووە لە 6 ساڵی تەڵەبەم هەبووە هەتا 18 ساڵی هەم بووە لە کولیەش زۆر تەڵەبەی لە خۆم گەورەتریش هەبووە بەس ئەو شتێک کە سەرنجی ڕاکێشایمە ئەوە بووە کە هەمومان دەبینین کە زۆربەی ئەو منداڵانە ئەکسسیان هەیە بە و شتانیان ئایپادیان هەیە کۆمپیوتەریان هەیە و هەتا چەند خۆیان دایتە ئەو شتەی هەتا چەند ئینترستیان هەیە لەسەر تەکنۆلۆژیای هەتا چەند ئەو شتێک کو بەکاردێنن و لە چڕ وەک بەکاری دێنن چکە بەجێ ئەم تەڵەبەم هەبووە کە لەو باکگراوندەی نەهاتینە زۆر معلوماتیان لەسەر تەکنۆلۆژیا نەبووە کە باسی ئەو پرۆگرامی دەکرد ئەو کۆرسەی دەکرد کە ئەمە لەسەری دەماخین دەیگۆ ئەمە نامێ منداڵم فێرە پەبجیبی نامێ فێر ئەو گەمانە بیتن کە دەیکەن ینی معلوماتی ئایلەکان زۆر زۆر مهمە و کو دەیدەنە منداڵەکەیان کو زیاتر ئەمن ساڵی 2010 لێکۆڵینەوەکم کرد لەسەر بەکارهێنانی تەکنەلۆژی لە ناو بواری پەروەردە و پۆلەکاندا یەکێک لە مشکلەکان ئەوە بوو کە ئێمە خۆمان وەکو مامۆستا بۆ بڵێن بۆ نمونە وەکو دایک و باب شارەزاییمان نییە لە بواری تەکنەلۆژی لە چۆن بەکارهێنانی تەکنەلۆژی لەبەر هەندێ لە مامۆستاوە بگرە لە دایک و باب بگرە ئەو نەقسەمان هەیە بەهۆی هەبوونی ئەو نەقسە کاریگەریشە لەسەر منداڵەکانمان لە بواری پەروەردە و لە ژیانی ڕۆژانەی خۆشماندا لەوێندەرێنە کێشەکەیان ئێستا ئەمە نازم لە کوردستان زۆر ئۆرگانیزیشن هەیە نەفسی ئەنی هەڵی تێدا لەبەرەوەی بناغێکی زەعیفمان هەیە بناغێکی لاوازمان هەیە بۆ نمونە ئێستا ئێمە باس لە حکوومەتی ئەلکترۆنی دەکەین ئایا دەزانین ئەگەر بناغێکی ینی بەهێزمان هەبە بناغێکی تۆکمەمان هەبە ینی حکوومەتی ئەلکترۆنی زۆر زووتر دەکرا ببینە خاوەنی بە شێوەیەکی باشتر زۆر جار دەبینی ینی هەندێک قوتابخانیان هەندێک ئۆرگانیزیشن هەنە باسی AI دەکەن یعنی لە لێڤڵێکی زۆر برس لە تەکنەلۆژیا باسی شتەکان دەکەن کەچی بناغەکەمان نییە یعنی کەواتە خەیاڵە ئەگەر ئەتوو بتوانانی بگەیە ئەو لێڤڵانە بەبێەوەی کە بناغەکە تەبیتن ئەو کارێکی ئێستا لەسەر منداڵان دەستمان پێکردووە ئەمن باوەڕ دەکەم کاریگەری زۆر گەورە لەسەر داهاتووی ئەم وڵاتە هەتا لە ڕووی تەکنەلۆژی بکاتن یعنی تو تەماشا بکەین منداڵەوە دەست پێ بەڵێ ینی ئەوە دەبێتە بەشێک لە بیرکردنەوە ئەگەر ئەو منداڵانە دوا ڕۆژ بەشداریان کرد بۆ نمونە لە کۆلیژەکانی آیتی ئەوانە کەسێکن لە لێڤڵێکی دیکە دەست پێ دەکەن ئێستا دکتۆر هێمن ئەگەر ئێستا دە تەڵەبەی هەبیتن کە نازان پرۆگرامینگ زۆر بەباشی بزانن لۆجیکەکەی بزانێتن دەتوانێتن زۆر لەگەڵیان بەرەو پێشتر بچیتن هەتا ئەوانە ئەگەر لە بوارەکانی آیتیشدا نەبوون ئەوانە دەتوانن یعنی سبەینێک کە دەبنە بۆ نمونە پارێزەرێک
ئێستا دەبینی بەداخەوە زۆربەی پارێزەرەکانمان بڕۆ ینی هەزاران دۆکیومنتیان لەلایە نیانتوانێت بە باشی تەکنۆلۆژیا لە بۆ ئیشەکەی خۆیان بەکاربینن یانی لەوانەیە لە ساڵێک 140 کاتەکانیان لەبەر ئەوەی کە تەکنۆلۆژیا بە باشی بەکار ناینن لیان دەڕواتە کاکستار کە باسی داهاتووەکە با من ڕابردووەکە و داهاتوەکەشتان پێ بڵێم کە تەجروبەی چیم هەیە لەسەرەوە ئەو کوڕم 4 ساڵ بوو کە دۆمێنم بۆ کڕی وێبسایتی هەبێ 4 ساڵان دوای ئەو لە 8 ساڵانە بۆ یەکەمین جار محاولەی کرد وێبسایتی خۆی دروستکە بە کۆدی بەسیت وێبسایتێکی دروست کرد کە ئەبینێ وێبسایتە تەمان وێبسایت ئەوە نییە بەس لە ماڵە لە گەڕەکە لە ئایلەکە ما ببینرێت لە دەرەوە هەموو دنیای بینێ وێبسایتێکەوە هەموو کەسێتوانێت لە خۆی ئەو قسەی کە بیدایەت کە ستار باسی کرد مناڵ پێویستی بەوەیە باوەڕی بەخۆی بێ پێویستی بەوەیە داهێنان کار بێ پێویستی بەوەیە بیرکردنەوەی ڕخنەیی هەبێ لەو شتە سێرەکەی بەو فێربوونی کۆدە ڕەنگە شتی تریش هەبوو بێ بەڵام کۆدەکە ئەوەی کە ئێمە ئەمانوێ ئاماژێ بکەین کە بینێ لە تەمەنی 9 ساڵە و وێبسایتەکەی خەڵکی بینێ و عدادیش لەسەر داناوە 5 هەر بۆیە بابیکردنەوە ڕخنەیەەکە باس بکەم کۆد منووسی هاتووتم وەرە سیرکە ئەم شتم دروست کردووە بەم بەرنمەیە کۆدم نووسیوە ئەم بەرنامە دروست کردووە وتی بابەگیان ئەرێ ئەگەر پێشتر بەرنامە نەبوو چۆن کۆدەیانە نووسی تۆ ئێستا لەسەر بەرنمەیە کۆدە نووسی پرسیارێکی وا کە من نەمەتوانین جواب بەمەوە ینی نەمەتوانێت ئەرێ پێشتر بەرنامە نەبوو تۆ سێ بە بەرنمەیەک بەرنامە دروست کردووە ئەگەر یەکەم جار بەرنامە نەبوو چۆن بەرنمەیان دروست کردووە سیرەکە بیرەکاتەوە لەوە کە ئەبینێت جگەلەوەی بیرکردنەوەی کە ڕخنەی هەیە جگەلەوەی ئەتوانێت ئیبداع بکات لە شتێک ئەکرێت باوەڕی بەخۆی بێ با نمونێترەوە دوای 9 ساڵان تقریبن لە 14 ساڵانە ئەپلیکیشنی بەخۆی دروست کرد لە وێبسایت دانراوە تقریبن 11,000 کەس داونلۆدی کردووە سێکە ئەبینێ ئەو نە کەس داونلۆدی کردو ئەو نە کەس یاریەکەی کەسێکی بینێ کە نەیناسی و ئەو یاریهی تۆ بوو ینی تەکنۆلۆژیا ئەو شتە باشەی هەیە کرێ یارمەتی دەربێ بۆی زوو بگاتە خەڵک بۆ کوشتی تر نییە قوتابیەکانی مامۆستا هودا لە پێشانگای هایتێکس بەشێکیان پرۆژەکانی خۆیان پێشکەش کرد ینی چەندێکیان گەیمیان دروست کرد بوو گەیمەکانیان سەروی 10,000 کەس ینی پلی کردی دەربارەی چ بوو زیاتر سکراچ ڕۆبۆتیکسمان بەکارهێنا بوو هەم ڕۆبۆتەکانمان پرۆگرام دەکرد هەمیش لە سکراچ گەمە و چەند با بڵین پرۆگرامەکەمان دروست کرد ئەو خەڵکی کە دەهات نەوێن دەریش کە دەیان دیت منداڵێک لە عمریوان شتێکی ئەو های کردی هەم ئەوان سقیان بەخۆیان دەبوو هەمیش بەنەوعک فێرەوەی بوون کە دەتانن شتێک بکەن چکە یەکەمەکانیش کە ئەمە دەستمان پێکرد زۆر تەڵەبەم هەبووە وەیە ئەمە لە سکراچ ئینتەرفەیسەکەی زۆر بەسیتە و یعنی وەکو گەمەکە لە بۆیان بەس هەندێک سیقیان بخواان نەبوو کە بتانن ئەو شتەی بکەن بە سەبر ئافۆن کە چوونە سەر شتەکەی و کە بەشداری هایتێکسیشیان کردیتیان ئەو خەڵکە هەموو تمشا ئەو شتەی دەکا کە ئەوان دروستیان کرد. من نام لۆنا محەممەدە تەمەم 12 ساڵەوە ئەمڕۆ باسی ئەزمموی خۆم دەکەم لەبارەی کۆدینگ و پرۆگرامین کۆدینگ و پرۆگرامین زۆر شێوە جیاوازی هەیە بەڵام ئەو شێوە من بەکاری دێنم سکراچە سکراچ پرۆگرامێک و وەبسایتێکە سکراچ پرۆگرامێک و وەبسایتێکە کە زۆر شێوە بەکاری دێڵم بەڵام من ئەو شێوەی بەکاری دێنم کە یاری دروست دەکەیت ئەوەی من بەکاری دێنم سکراچ لەنگوێجە زۆر شێوەی هەیە کە دەتوانی ئەوەی بەکاربێنم بەڵام من بەکاری دێنم یاری پێ دروست دەکەم ئەو یارانەی پێ دروست دەکەم فلاپی بەرد و سنەیک گەیمە. من ناوم میراسە دڵغەفورە و تەمەنم 12 ساڵە بەشداری لە کۆدەم لابم کردووە لە دوای دوو کۆرسی فێر بوومە کە گەمێکی زۆر گەمە چێ کردووە و گەمێکی چێ کردووە بە ناوی ئۆتۆکار پارکینگ ئۆتۆکار پارکینگ ڕۆبۆتێکە پرۆگرام کردووە کە بڕۆتە شوێنی پارکینگی و هیوادارم هەنگۆش لەو تەمەنەی فێری کۆد بن و دەستخۆش. سڵاوتان لێبێت من ناوم ئەحمەد عەلیە ئەمڕۆ من لە هایتێکسم لەگەڵ کۆدلاب ئەمڕۆ من مەیزگەیمم دروست کردووە هەروەک دەبینن خۆم دروستم کردووە لە کۆدلاب با پێی بکەین هەروەک دیارە لێرە کەسێکمان هەیە دەبێت بگاتە ئەو 4 گۆشە سەوزە و 5 لیڤڵی هەیە و ئەگەر 3 جار دەستت بەری بکەوێ دەسووتەی
دەتوانی بە کلیلەکانی سەرەوە و خوارەوە و ڕاست و چەپ بیجوڵێنیت. سڵاو بینەرانەکەی کوردستان 24 من ناو سینا کارزانە تەمەنم 10 ساڵە لە بەرنامەی ئەمڕۆدا دەوێم دەبارەی یاریەکتان پێ بڵێم کە بەخۆم دروستم کردووە بە زمانی سکراچ ناوی تیکتاک تۆیە یەکەم جار سەرەتاکەم لۆ دروست کرد دوایەوی شێرحەکەم لۆ دانەوەی کرد چۆن گەمەکەی بکەی دوایەویش گەمەکەم هێنا دوایەویش ئەوە برنە و دۆڕانەکەم ئاشکرا دەکرد ئەمە فێری گەمەی زیاتر بووین و چۆن دروستیانکەین لەگەڵ مامۆستاکەمان لە دەورەیەک کە فێری تەکنۆلۆژیا و کۆدینگ و پرۆگرامینگ دەبین هیوادارین گەنجانی تریش وەکمان فێری پرۆگرامینگ و کۆدینگ ببن. دەستیان خۆش بێ کارێکی زۆر جوانیان کرد. ئەو ئەکسپریەنسەکەی کو بوو مامۆستاچەند؟ وەڵا لەگەڵ ئۆتیزمەکان بەخۆم هەرچەند تەڵەبەکەم هەبووە چکە ناتانین زۆر بە قۆڵی بچینە ناو ئۆتیزمی کە زۆر حاڵەتیان هەیە کە ناتانن قسەی بکەن بەس ئەوانەی لەگەڵ من بوون تەڵەبەم هەبوو ئایکیوی زۆر بەرز بوو کە هەر بەجارێک لە بۆیم شەڕەح دەکرد نەک بەس ئەو شتەی ئەمن کردم بیکاتن بەخۆشی ئیبداعی دەکرد لەسەری تەڵەبەم هەبوو هەندێک زەحمەتتر بوو یان پێویستی دەکرد خۆتی لەگەڵ ماندی بکەی ینی پێی بڵێ چەند جارێک فۆکسی دەڕۆیشت ینی ئەو شتە لەگەڵ ADHD و ئەو شتانش زۆر تێکەڵ بوو. ڕەفان جەنابتان هەر لە ینی پەروەردەی کۆمپیوتەر ئەگەر هەبە بناغێکی باشتر هەبە لە بواری تەکنۆلۆژیا ئێستا لەوانە دەرچوەکانتان زۆر باشتر بانە یان بتوانتانی باشتی باشتریان لەگەڵ بکە جەنابشی دەتوانانی لەو بوارەدا تەجروبەی خۆتان وڵە لۆنە باسی دەکەم ئێمە بوو کە ساڵی یەکەم کە بابنێ قسمەکە کە دامەجرا یەکەم بەپێی ساڵەکان بەپێی ساڵ کۆرلکۆمەکەمان ئەپدەیت کردی ئەمە ئێستا حالێن کۆرسێکمان هەیە کە بە ناوی ڕۆبۆتیکسە ئەو کۆرسە ئێستا حالێن لە زۆربەی مەکتەبەکان داوای مامۆستای ئەو دەرسی دەکەن کە دەرسی ڕۆبۆتیکس ئێستا چەند تەڵەبەمان هەیە ئەمە لە ئیدوکیشن مەرحەکە دەبنە مەرحەلە چار پراکتیس تیچینگ و سکول ئەکسپریەنسیان هەیە تەطبیقاتیان هەیە ئەو وەختی دەچنە مەکتەبەکان یەکسەر دەچنە وێندەر و زۆربەی دەرسەکان کە دەچن دەڵێ مامۆستا ئیمە زیاتر کۆمپیوتەر سکلسە وۆرد و ئەکسل و پاوەرپۆینتی دەخینن زیاتر بەڵام ئێستا کە ئەوەندەی ئەمن دیقەتم دابی ئەو ساڵە کە لەگەڵ تەڵەبەکان دیتم زۆربەی باسیەوەی دەکەم مامۆستا زۆربەی مەکتەبەکان باسیەوەی دەکەن ڕۆبۆتیکس ئێمە کە باسی بۆ لەو هەمووە من باسی بەکارهێنانی کۆمپیوتەر ناکەین لێرە باسی بەکارهێنانی ڕۆبۆت ناکە ڕۆبۆتەکان چۆن بجوڵێن باسی وەکەین ئەم ناڵانە فێری کۆدینگ بن ئەم ناڵانە بتوان کۆد بنن سەبەب چییە من لە زانکۆ ڕەنگە ناشرینترین مامۆساکان بم لەبەرەوەی دەرسی کۆدینگە لێمە پیان کە دێن لەبەرەوەی تەنها کۆدینگ پێویستی بەوەی مێشک بەکاربێنیت و بیرکەیتەوە بۆ ئیشەکە ناڕەحەتە لەلایەن چکە هەموو سیستەمەکەی پێشوو وا فێرکراون وەکو بولبول شت بڵێنەوە نەک کۆدینگ لەو تەمەنە تەوان کە دێتە جامعە ئاخر زۆر نەڕەحەتە تۆ لە تەمەنێکە کە هاتووە 6 دەرسی هەیە بێت ئەم دەرسە ئیزعاجەش وەرگێت کە پێویستە ئەوانیتە پێویست ناکە بیرکاتەوە ئەمە زۆر پێویستی بە بیرکردنەوەیە سەرەکە شۆک هەبێ بۆیە زۆر جار هەیە ئەبێت 5-6 جار وەریگرنەوە هیوا هەیە تەخەڕوجەکە هێشتا ئەو دەرسی ماوە نەیتوانن کێشەکە لەوایە بەڕایت و باشتر نییە یعنی ئەو شتە تێکەڵ بکەین لەگەڵ پەروەردە لە تەمەنێکی زووتر وەکو مامۆستا هودەش باسی کرد شەر نییە لە تەمەنێکی گچکە بتوانن ڕۆبۆت چاکیان کۆدینگیان ینی هەموو شارەزابوون بەڵام دەتوانین مەرحەلە بە مەرحەلە پۆل بە پۆل ئەویش وەکو ینی کوڵێ ستێپ بە ستێپ تەڵەبەکانی خۆمان لە بواری پەروەردە لێڕابینین ئاشنایان بکەین هەتا بگەنە تەمەنێکی کە بەرهەمی خۆیان هەبیتن تەبان ئەوە لە بۆ وڵاتەکەی وڵاتی خۆشمان دەوڵەمەندتر دەبیتن بەرهەمی باشتر لە بواری پەروەردە و کەسایەتی باشترمان دەبی بەرهەمی خۆمان و کوبڵی پەروەردەش بە قوتر دەبیت لە بواری پەروەردەی بن شتێ ئەفەن قسەشەکە شتێتر کە مشکلەمان هەیە لەناو دنیای ئایتیا چە ماوەسە هودا ئایتیشە جەناویشتر ئایتی کێشەمان لە جەندەر ئینکواڵەتی هەیە کچان حەزیان لێی نییە بە زۆر کچان حەزیان ئەوە تەبان بەناوبانگە یان بڕۆ فەیسبوک لە سەتا حەڤەی مۆزەفەکانیان کچە نازانم گوگڵ بە هەمە ینی ڕێژێکی زۆر کەمە یەکێک لە شتە باشەکان کە دراسی لەسەر کراوە ئەگە کچ لەو تەمەنە چوە ئەمە وەکو یاری وایە ئەمە تۆ فێری کۆدینگێکی زۆر وشکی ناکەی وەکو یاری وایە تۆ لەم تەمەنە ئەمەی فێرکە لە داهاتوو ئەگەر چووە بەشە
کۆمپیوتەرەکان زۆر سەرکەوتووە بێت ئەوە دراسی زۆری لەسەر مڵتی تاسکتریشانی دەتوانێتن زۆر سەبارەت بەو قسەی بەڕای خۆم ئەوە ئیشی مامۆستاکانە دەبی ئافرەت زیاتر هەان بدەن چکە حەسەب کەڵچەر و بەکگراوندی کە خۆمان هەیەە ڕاستە بەس ڕۆلی مامۆستاش لێرەدا زۆر گرنگە لۆ ئەمن وەکو مامۆستایەک دەتوانم لە بواری پەروەردەوە منداڵەکە زۆر بەرەو پێش ببەم و لە هەمان کاتدا دەتوانم ببمە کەسێکی ڕوخێنەر لە بۆ منداڵەکەی تەبعاً چونکە ئافرەتیش لە وڵاتی خۆمان وەکو خۆت باست کرد کە ئیکۆڵ نییە وڵات لێرەشدا باسی دنیا ئەوە کۆمپیوتەر باسی کۆمپیوتەر طبعاً ئەوە لە ئەمریکاش ئەو هەیەنەک بەس ئی خۆمان بەڵام مامۆستا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بواری پەروەردە لە بواری فێرکردن لێرە مامۆستا دەتوانی زۆر پاڵنەربی لە بۆ ئافرەت و لە بۆ پیاوەکانیش لە بۆ تەڵەبەی کچ و کوڕەکانیش لێرە مامۆستاش بێژگە لەوەی کە تەکنۆلۆژیا دەورێکی زۆر دەبینێ طبعاً مامۆستاش ڕۆلی سەرەکیەکە چکە ئەوەی کە علمەکەی نەقل دەکا مامۆستایە ئەو ئاڵوگۆریە لێرە لە بینی مامۆستا و تەڵەبە دەبیتن مامۆستاش دەبی زۆر بەتوانە وەکو دەخان ئینکواڵەتی وایە باسمان کرد بەس لەوانەیە کچەکان بەخۆشیان حەزیان لێ نەبیتن لۆ یەکێک لەو پۆینتانەی کە هەست دەکەم مهمە کو زانست هەیە بیرکاری هەیە لە مەکتب پرۆگرامینگیش بەلایەنەوە ینی هەبیتن لە دەرسەکان هەتا ئەگەر حەزیشیان لێ نەبی بەنەوعک بیبینن بیناسن کە تەسیرەکی هەیە بیسیکەکیش بیتن لێ بزانن سەپۆرتی قسەکەی تۆ من کوڕێکم هەیە و کچێکم هەیە هەردووکیان لە تەمەنی دوو کچم هەیە دوای گلەیندەکە بەس باسی ئەو دوانیان بکەم کوڕەکەم حەزی لە پرۆگرامینگ بوو هەر لە بیدایەتەوە خەریک بوو ئەپلیکیشن و ینی لە نزیکی 9 ملیۆن داونلۆد کراوەتەوە ئەپلیکیشنەکان و پراودە بە وەزعەکەی خۆی بە هەمان تەمەن کچەکەشم فێر کردووە بە هەمان تەمەن کچەکەشم دۆمێنی هەیە کچەکەشم وەبسایتی هەیە کچەکەشم وەبسایت دروستەکە بەڵام حەزی لێ نییە حەزی لە اختصاسەکە نییە بەڵام ئیسفادەی لێ کردووە بۆ کریتیکال تینکینگ و بۆ مەشاکل حەلکردن ئەو کۆدە و ئەو مەشاکلانی کە مەجبورە ئەمە کۆدی تۆیە مەجبورە تۆ فێربی حەلیکەیت جا حەلکردن شەر نییە بەستەن هابیری لێکەوە توانی بگەڕێ بۆیە بتوانانی سێر فێریکەی چۆن سێرچ کات چۆن بگەڕێ بۆی سێرەکەی ڕاستە کچەکان ڕەنگە زۆریان حەز لێ نەبێت بەڵام تەریقە ئەدۆزرێتەوە تۆ کە وەکو منهەج وەکو ساهۆداوتی وەکو منهەج بخوێنرێت لە مەکتەبەکانە چۆن لە جاتی ورد بخوێنێت ورد هەمووان فێرە بین هەمومان دەتوانین فێر بەڵام کۆدینگ ئەو شتەیە کە بێ بە مامۆستایەکی بتوانە بە جیاواز نەبوون لە بینی کوڕ و کچەکانە فێریان کرد بۆ مستەقبل ئەگەر نەش چووە کۆمپیوتەر هەر بە تەکید ئیسفادەی لێ کردن مشکلی لە بیرکاریش هەبوو ینی زۆر کەس حەزی لە بیرکاری نەبوو دەگۆ دەبی مێش کرد بەکاربینی ئەوە شەر بیرکاری کیمیا فیزیا جا ئێستا تەکنۆلۆژیا بیرکاری تازەکەیە بەس لە جیاتیەوەی سین و ساد و ئەکس وای حەلکەین ئێستا بەرنامەیەکی جوان و ڕۆبۆت و شتەکان گۆڕا دنیا هەر ئاست کۆمەلگا کە بتوێ پێش خەی لە هەر کاتێک لە کاتەکانە پێویستی بە تەکنیکی تازە هەیە تەکنیکی ئەم سەردەمەشمان ئەم تەکنۆلۆژی نەک مۆبایل خەریکی یاریکردن بێ توان یاریش بەشی خۆی باشە بەڵام بەو شێوەیە کە ئیسفادی لێ بکە بە تاکید کۆدینگەکە ئەگەر ئەمە نەتوانن ئەو پرۆگرامانە ئینجێکتی ینی پرۆگرامی گشتی خوێندن بکەین ئەو کێشەیە بەردەوام دەبێتن لەبەرەوەی ئێستا ینی لەسەر ئاستی تاکە کەسی ینی کەسێک بەخۆی کاریگەری هەیە بووە کەسێک بەخۆی احتیمامی بە بابەتەکەداوە پێشکەوتووە ینی نازانم لەوانەیە ئێستا سەتایەکی دایک و بابەکان مەسە نازم بابێکی وەکو دکتۆر هێمنی لێ دەربچێت نازم سەتا لەوانە دەی مامۆستاکان نازم مامۆستایکی وەکو مامۆستا هودای لێ دەربچیتن کە کاریگەری دەزانێتن تەکنۆلۆژیا دەکرێتن چەند کاریگەری گەورەی هەبیتن لەسەر کۆمەلگا بۆیە تا ئەوەی کە ئەو خەڵکانە زیاتر بکەین لە مجتەما پێویستە ئەم پرۆگرامە ئینجێکت بە پرۆگرامی گشتی بکرێتن پێویستە نازم لە حکوومەت لە مەکتەبە نەک تەنها ئەهلیەکان لە مەکتەبە حکوومیەکانیش یعنی ئینڤایرۆمنتەکە حاضر بکرێتن لە بۆی لە داهاتوو ئەم پرۆگرامانە بخوێنرێتن دەستان خۆش بێت زۆر سپاس بە هیوایەوەی بەرنامەی زۆر بە سوودمان دروست کردبی وەکو هەمومان دەزانین ئێستا کۆدین کە چەند مهمە و چەند گرینگە کە لە بۆ منداڵان دەست پێ بکاتن ئەو جەبەرەوە گەورە بێگومانەوە سەرەتایەکە بۆ ئەوەی کە هەمومان ئاواری پێخوازین حکومەتی ئەلکترۆنیمان هەبێت لە کوردستانە بزەبێت وەڵام هەبیتن لە بواری پەروەردە دەستان خۆش بێتن زۆر دەستان خۆش بێت خۆشحاڵی زۆر سپاس.